فۆدافۆن کە کۆمپانیایەکی بەرهەمهێنانی مۆبایل و تۆڕی پەیوەندیە لە بەریتانیا یەکەمین پەیوەندی تەلەفۆنی بە بەکارهێنانی تەکنیکی هۆلۆگراف ئەنجامدا. کۆمپانیای فۆدافۆن بەرهەمهێنانی خزمەتگوزارینەوەی پێنجەمی پەیوەندیکردنی لە هەزار ناوەندی دەرەوەی شاردا ئاشکرا کرد، ئەوەش لەگەڵ نزیکبوونەوەی ساڵی 2020 و هەوڵدان بە مەبەستی زیادکردنی خێرایی تۆڕی پەیوەندی دەکرێت. هاوکات کۆمپانیاکەش یەکەمین پەیوەندی بە شێوەی هۆلۆگرام ڕاگەیاند. پەیوەندیەکەش لە نووسینگەی فۆدافۆنەوە لەلایەن ستیڤ هایغوت، کاپتنی تیپی تۆپیپەی ژنان لە شاری مانچستەر ئەنجام دراوە. بە بەکارهێنانی نەوەی پێنجەم لە پەیوەندیەکەدا هایغوت بە شێوەی وێنەیەکی سێڕاندی بەرجەستەکراو لەسەر تەختەی شانۆ بەرامبەر بینەران لە دووری 186 میلەوە لە نووسینگەی فۆدافۆنەوە لە شاری نیوبێری دەردەکەوێت. لە ماوەی پەیوەندیەکەدا هۆگتۆن و ئێرسی تەمەن 11 ساڵی هاندەری. هایغوت گفتوگۆی لەگەڵ ئێرسی کرد و چەند زانیاریەکی لەبارەی تۆپیپێ پێدا. ڕۆژنامەی دەیلی تەلەگراف ئاماژەی بەوە کردووە نەوەی پێنجەم تەکنیکی نوێی ئەنتەرنێتی مۆبایلە بۆ نەوەی داهاتوو کە بەڵێنی خێرایی دابەزاندن و پەیوەندی باشتر و فراوانتر دەدات. ئەمە لە کاتێکدا خێرایی دابەزاندن بەنەوەی چوارەم دەکرێت بگاتە 50 میگابایت لە چرکەیەکدا، بەڵام خێراییەوەی پێنجەم 100 ئەوەندە خێراتر دەبێت. بەمەش دەتوانرێت نەوەی پێنجەم بۆ دابینکردنی زۆری ڤیدیۆی مۆبایل بەکاربێنرێت. تەکنیکی هۆلۆگراف ئەو تەکنیکەیە کە تایبەتمەندیەکی جیاواز و دەگمەنی هەیە. ئەویش دووبارە دروستکردنەوەی وێنەی سێڕەهەندی هەیە لە بۆشاییدا وا دەکات وێنەکان لە دەرەوەی ئامێرەکەدا بەرجەستە ببن. ئەم کردارەش بە بەکارهێنانی تیشکی لەیزەر دەکرێت.